یحیا ئەربیلی یەکێک لە شێوەکارە دیارەکانە کە خاوەنی چەندین تابلۆی تایبەتە و هەروەها چەندین پێشانگای شێوەکاری کردوتەوە و هەروەها بەشداریشی لە چەندین پێشانگای هاوبەشیشدا کردووە. لە ئێستادا بە 40 تابلۆی شێوەکاری پێشانگایەکی تایبەتی کردوتەوە کە ئەتوانین بڵین ئەم پێشانگایە لەسەر ئاستی کوردستان و عێراقیش بۆ یەکەمین جارە پێشانگای لەو شێوەیە بکرێتەوە کە لە ناو تابلۆکانیدا توانیوێتی کە کانزای گرانبەها بەکاربهێنێت. هەولێر لە ڕێگەی نمایشکردنی 40 تابلۆی جۆرە و جۆرەوە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی عێراق پێشانگایەکی تایبەت بە هونەرمەندی شێوەکار یحیا ئەربیلی بکرێتەوە کە تابلۆکانی بە کانزا گرانبەهاکان نەخشێنراون کرایەوە. هونەرمەندی ناوبراو لەبارەی پێشانگاکەەوە بە کورتساتی ڕاگەیاند سەرجەم تابلۆکانی پێشانگاکە لە بەردی گرانبەهای وەکو زی و زێڕی عیارە 21 و ئەڵماس دروستکراون لەسەر ئاستی عێراق و وڵاتانی ناوچەکەش بۆ یەکەمین جارە پێشانگای لەو شێوەیە بکرێتەوە کە تابلۆکانی بە کانزای گرانبەها دروستکرابن. وتیشی تابلۆکان بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و تورکمانی نووسراون کە گوزارشتن لە پێکەوە ژیان و ئاشتی و خۆشەویستی. من يحيى إبراهيم أربيليم زيرنگرم و هروها خوشنوسشم لسال 1993 دستم به هنری خوشنوسی کردوا خطاتی و لهمان کادا لقبنا مالکش من دا کار زیرنگری من کردوا من نزدیک 25 سال زیاتره لکار زیرنگریش دا کار دکم لکار زیرنگری کم دا زیاتر کاری هنری دکم درست کردیم مدالی رزیلانا کاری هنری بگشتی و ل 2010 کاتێک بەشداریم لە یەکێک لە بیستیڤالەکان کرد لە ئەمریکا لە واشنگتن بە تابلۆیەکی زیو یەکەم جار تابلۆیەکی زیو دروستکەم. بەڕاستی ئەم تابلۆیە بووە دەستپێکی لێ بۆ من کە بتوانم من چەندین تابلۆی تر دروستکەم. 2013 دەستم بە دروستکردن تابلۆیەکانی تر کرد تاکو 2024 تاوەکو گەیاندمە 40 تابلۆ. 40 تابلۆم دروست کردووە تابلۆکانش لە زێری عیار 21 لە ئەڵماسی بەلجیکی ئۆرجینال و هەروە لە زیوی ساف چەندین چیلۆ زیوم لەناو سەرف کردووە بە چیلۆ زیوم لەناو سەرف کردووە هەروەها زێر عیار 21 بەکارهێناوە ئەو ئەڵماسش کە گران بەهاترین ئەڵماسە تێدان بەکارمهێناوە کە گرانترین تابلۆشم کە لێرە نمایش کراوە نرخەکەی $50,000 $5 دلار و بچووکترین تابلۆشم $2,500 یان لەم نرخە دەست پێ دەکات تاوەکو نرخی پێ $50,000 لەبەی بەڕاستی ڕەسەنایەتی هونەری خۆشنووسی و هەروەها کانزای گرانبەها زێر و زی و ئەڵماسم تێدا بەکارهێناوە تاوەکو ڕەسەنایەتێکی جوان بدەمە هونەری خۆشنووسێکی خۆم تابلۆیەکانیشم و بە 3 زمان دروستم کردووە زمانی عربی و زمانی کوردی و زمانی تورکمانیش دامناوە و تێکستەکان و نووسینەکانیش باز لە ڕەحمەتی و بەزەی خوا دەکات و هەروەها باسی سەبر و ئارامی و ئاشتی دەکات و کوردەکانش باسی دایک و نیشتیمان و هەولێر و باسی ئاشتی خوازی دەکات بەگشتی. من بەڕاستی پەیامێکی زۆر گەورەم هەیە لەم پیشانگایە پەیامێکی گەورەی مرۆڤایەتیم هەیە تاوەکو پێکەوە ژیان و هەروەها ئاشتی و لێکتر قبول کردن و ئانا بەڕاستی لە بۆ من شتێکی زۆر گەورەیە. ئێمەمانە خۆشەویستی وامان لێ دەکات ئێمە بتانین بە جوانی بە خۆشی تێدا لەم ژیانەدا بژین.